بەڵێ سەحات سەرکۆ بەیانیتان باش بێگومان ناوچەی سۆران ناوچەیەکی گەشتیاری گرینگە لە ساڵانی ڕابردووش ڕێژەی هاتنی زۆری گەشتیار ئەوەی سەلماندووە کە سۆران بۆتە شوێنێک کە زۆرترین گەشتیار ساڵانە سەردانیەکە بەپێی ئەو ئامارانەی لە بەڕێوەبەرایەتی گشتی گەشت و گوزاری سۆران ساڵانە ئاماژەی پێ بکرد لە سەروی ملیۆن گەشتیار سەردانی بڵێن سۆرانیان کردووە بە تایبەتی ئەو ناوچانەی کە لە سۆران هەر تایبەتمەندی جیاوازیان هەیە لە ڕابردوودا ئەگەر باسی بکەن کە بەرزترینچیا لە عراق و هەرێمی کوردستانش کاتیای هەڵگوردا زۆرترین گەشتیار وای کردووە کە سەردانی ئەو ناوچەیە بکە کەوتۆتە سنووری ئیدارەی سۆران و بەرزترین تافگا لە هەرێمی کوردستان و عراق بگرە ئەوشان لە هەر لە سنووری ئیدارەی سۆرانە کە ئەویان هەردووشیان کەوتونتە سنووری باڵەکایەتی کە ئەویش بڵێن کانی بەستە ئەو کانی بەستەی کە وێنەکەی لەسەر دراوی 50,000 عراقی هەیە و لەوەشیان بگرە سێ شوێنی گەشتیاری گرین کە مێژوەکەیان بۆ 100 ساڵ لەمەوە بەرەگەڕێت و لەسەر ئاستی عراق ئەویشیان هەریەک لە بێخاڵ و جوندیان و گەلی عەلیبەگەکە گەلی عەلیبەجیش وێنەی لەسەر 5,000 دراوی عراقی هەیە ئەمە وای کردووە ناوچەکە ناوچە چی گەشتیاری ناسرااو بێ و زۆرترین ساڵانە گەشتیاری بچی بەڵام ماوەی 2 ساڵە هەم قەیرانەکان هەم کاریگەریەکانی ئەو دوایش وای کردووەکە ڕێژەی گەشتیاران بە ئاستێک کەم بێتەوە کە لە زۆربەی هەر شوێنە گەشتیاریەکان دابخرێن هەرچەندە ئێستا لە سنووری ئیدارەی سۆران لە 4 وەرزی ساڵ گەشتیار بۆ ناوچەکە دێ لە زستاندا بەهۆی بوونی بەفر یەکێک لە تایبەتمەندەکانی سنووری ئیداری سۆران کە لە سنووری باڵەکایەتی هێچای سەکرانەکە بڵێن بە درێژایی مێژووی ئەو کەسانی کە لێرە ژیاون نەیان بینیوە بەفر لەو ناوچەیە ڕژ بێت و یان کۆتایی بێ بە بەراورد لەگە 2 ساڵی ڕابردوو کە وشکە ساڵی هەبوو و کەم ئاوی هەبوو و لە زۆربەی شوێنەکان نەبوونی ئەو تەندی بە هاوڵاتیانی ناوچەکان هەڵسنەوی و بەڵام لێرە لە باڵەکایەتی و لەو شوێنەی کە سەکرانە بەفر بە جۆرێک بوو نەبڕا تاکو و بەفری نوێش هاتەوە بەفر لەو ناوچانە هاوڵاتیان دەیانتوانی بە ئۆتۆمبیلی خۆیان بە ئەستانی بگەنە ئەو شوێنەی کە بەفری تێدایە ئەوەی کە لەوەی هێشت بە هاوینە هەواری پڕژەیەکە بەردەوام هەیە واتە بنیاتی ناوچەکە لە ڕووی گەشتیار وای کردووەکە سەرنجی گەشتیاران بۆ ئەو ناوچەیە زۆر بێ و ڕژەیەکی زۆری گەشتیار ساڵانە سەردانی بکە ساڵ لە دوای ساڵیش ئامادەکردنی شوێنی گەشتیاری ناوچەکە زیاتر ئەکا واتە هاوڵاتیان زیاتر بنیاتی شوێنی گەشتیاری ئەنێن لای خۆیانەوە بەداخەوە من ئەوەی کە ئێستا باسی لێەوە ئەەکەین کە ڕۆژانە شوێنی گەشتیاری تازە دروست دەکرێت شوێن پەنجەی حکوومەت یان ئیداری ناوچەکانی کەمتر بەسەرەوە دیارە زۆرترین هاوڵاتیان لەسەر ئەرچی خۆیان شوێنی گەشتیاری بنیات ئەندرێن و تەنانەت ڕێگاوبانەکان گرفتێکی زۆری بۆ گەشتیارانی ئەو ناوچەیە دروست کردووەکە کاتی سەردانی ئەو ناوچەیەکەن بەو پێی ناوچەیەکی شاخاوی سەختە بەشێکی زۆری شوێنە گەشتیارەکان کەوتۆتە تاپۆڵکە و یان بڵێن قەراغ بڵێن چیاکان یاخود بڵێن بناری چیا بەرزەکان و ڕێگاکانی هەندێک زار سەختە و دیارترینیان شوێن پێڵێ ئەوەی کە زۆر خەڵک لە ئێستادا سەردانی ئەەکە گۆمی فێڵاوەکە بۆتە شوێنێکی سەرنجڕاکێش لای هاوڵاتیان و گەشتیارانی ئەو ناوچەیە واتە ئەگەر بە بەراورد بکەین بە پێی ئەو ناوچانەی کە لەلایەن گەشت و گوزاری سۆران دیاریکراینە زیاتر لە 1000 شوێنی گەشتیاری لەو ناوچەیە هەیە بەکەم نزی بڵێن ئەو شوێنانی کە دیارن یا خۆت تازە نەسراون یان تازە بنەوە ئەوە ساڵانە ڕێژەی زۆری هاتنی گەشتیار وە ئەکەن لە ماوەی 24 سەعاتدا ئەگەر بڵێن شوێنی مانەوەی گەشتیاران لە ئێستا دەگەیشتۆتە 3500 بۆ 4000 گەشتیار تەنیا شوێنی مانەوەی لە هۆتێل مۆتێل شوێنی گەشتیار یا خۆ بڵێن خانووی گەشتیاری یان کەپری گەشتیاری تێدا بینێتەوە ئەمە بۆ ئەوەی کە لە وەرزستانیش دەتوانێت تیاندا بژێت بەڵام وەک ئەوەی ترکە لە کەپری گەشتیاری یان لەو شوێنانی لە قەراغ ڕووبارەکاندا بوونیان هەیە و گەشتار تێدا ئەتوانێتون لە سەروی 25 بۆ 30,000 گەشتار دەتوانێت لەو ناوچەیە ببینێتەوە لە ڕابردوودا ئەو شوێنە گەشتیارانە ئاوا بەو شێوە ڕێک نەخرابوو بەڵام تا دێ لایەنە گەشتیارەکەی زیاتر لەو ناوچەیە ڕێک ئەخرێ هاوڵاتیان زیاتر گرنگجی بەو لایەنە گەشتیاری ئەدەن و بنیاتی ناوچەکەش وایکردووەکە زۆرترین ڕێژەی گەشتیاران سەردانی بکە ئەمساڵ بەهۆی زۆری بەفربارین ئەگەر بەپێی و ئامارانەی کە لە بەڕێوەبەرایەتی بڵێن چاکردنەوە ڕێگاوبانی سۆران ئاماژەی پێ بکەم کە تیمێکی تایبەتیان بە بەفڕاماڕین هەیە لەسەر ڕێگای سەرەکی دەواازەی سنووری حاجی عومەران و ئەو ڕێگا سەرەکی کە زۆرترین ڕێژەی بەفری لێە 5 متر و 29 سانتیم بەفر لەسەر ڕێگاکە ڕاماڵدراوە تا باو ڕێژەی بەفر کەوتو ئەگەر بەراوردی ساڵی ڕابردوو بکەن ئیسماعیل ئەگەر گوێبیستی من بی واتە ڕێژەکە بە 2 ئەوەندە بۆ 3 ئەوەندەی 3 بەڵێ باشە دەستی خۆش بێتەوە ئامارانەمان پێ بڵێ بەڵام
یەکێک لە پرسیارەکان ئەوەیە لە سۆران و ئەو ناوچانەی چواردەوری ئەگەر شوێنی زۆر دڵگیر و شوێنی گەشتیاری زۆر جوانی لێ، بەڵام ئێمە کە باسی گەشتیارەکەین ئەو گەشتیارانی لە خوار و عێراقەوەیان پرسیارەکە ئەوەیە پێویستیان بە کۆمەڵە شوێنی مانەوەی وەکو تێل و ڕێستۆرانت و شوێنی تایبەت بە خۆیان ئایا لە سۆران و ئەو شوێنانەی تر ئوتێل و ڕێستۆرانت و شوێنی مانەوە دروست کراوە کە گەشتیار بتوانێت بێت و لێ بمێنێتەوە کە ئەڵنگ بۆ گەشتیار کەمی کردووە مێچێکە لە پرسیارەکان؟ وڵای ببوورە دەنگەکە ناگاتە لای من. باشە جارێکە دووبارەیەکەمەوە باسی ئەوەکەین کە گەشتیار لە خوار و عێراقەوە بێ پێویستی بە شوێنی مانەوە و ڕێستۆرانت و شوێنی حەوانەوە هەیە. ئایا لەوێ هەوڵدراوە کە ئوتێل و شوێنی حەوانەوە بۆ گەشتیار ئامادەکەن تاوەکو ڕێژەی گەشتیار لەو ناوچەیە زیابێت و لە هەموو ڕۆکانەوە سوود بۆ ناوچەیە بگەێنێت؟ سەرکە ببوورە وڵایی دیسا پرسیارەکەت بەڕوازایی ناگەیشتە لای من، بەڵام ئەگەر باسی لەو ئەو ڕێژە گەشتیارانەی کە لە ناوەڕاست و خوار و عێراق دێنە هەرێمی کوردستان بێگومان هەرچەند ڕێژەی گەشتیاری کە دێتە ئەو ناوچەیە شوێنی مانەوەیان هەیە، بەو پێیکە ئاماژەی پێیەکەم لە ئێستادا بۆ 3500 بۆ 4000 شوێن بڵێن سەرینی گەشتیاری لەو ناوچەیە بە هۆتێل مۆتێل خانی گەشتیاری کە بڵێن یاخود بڵێن ئەو شوێنانی کە پەیوەست کراوە. ئێستا بڵێن ناوچەیەکی شوێنی گەشتیاری هەیە لە باڵەکایەتی کە وەکو گوندێک وایە زۆرترین هاوڵاتی خانووەکەی خۆی بۆ شلایەنە گەشتیاریەکەی تەرخان کردووە. واتە گەشتیار چەند دێت لە وەرزە جیاوازەکان دێتە ئەو ناوچەیە گرفتی شوێنی مانەوەی نییە وەکو شوێنی گەشتیاری، بەڵام ئەوەی کە گرفتە لە بەردەم گەشتیاران لەو ناوچەیەوەک ئاماژەم پێکردیەکیان ڕێگاوبانەکەیە و دووەمیشیان ئەوەی کە زۆرترین گرفتی لەو شوێنە گەشتیاریانە هەیە نەبوونی پارک یان پارکێک یان نەبوونی شوێنێکی گشتی گەشتیاری کە گەشتیاران لە کاتە جیاوازەکاندا تێیدا بمینێنەوە وەک هەموو ئەو ناوچەکانی تری هەیە. لە تەواوی سنووری ئیداری سۆران بڵێن شوێنێکی تایبەتی گەشتیاری نییە. بەڵێ سەرکۆ دەستەکانت خۆش